سیوا دیکە ئەو ڕۆژ بەنامەمان ئامادە کردووە ئەو ڕۆژنامە کەناڵەکەمان ڕائەگرین ئەوە چیەکە لەمنەوە ڕۆژە طبعا لەبنەوە ڕۆژەیە دەورەمان هەیە سەرقاڵی دەورابین دنیای قولمان هەیە وەکو تریش جارێ دنیای سیڤی هاتووە هەمومان سەرقاڵی ئەوەی جیاکردنەوانەیە خەڵک وەرەگرین کارە گرتفە مقابل ئێمە مینە سڵاتان لێ بێ بینەرانی خۆشەویست ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کە بەخشی کەناڵی نارتی بەردەوام بووە تا ئەم ساتە وەختی کە ئێمە قسەی تاکەین و تا ڕۆژی دووشەمە سەعات 12 12 شەو کۆتایی پێێت 12:35 دقەوای هونەر 12 لە سەعات 12 شەوە پەخشی کەناڵی ئێناتی ڕاوەستێت و ماوەی 4 ساڵی شێمە ئەم پەخشەمان بەردەوامە بێت ئاخۆ کەناڵی ئێنارتی لە ماوەی ئەم 4 ساڵەیە چی بە تۆی هاوڵاتی بەخشی چی بە تۆی بینەر بەخشی زۆشتی پێبەخشین یەکەم ڕازگۆیی لە هەواڵەکانیانە ئەنی من بەردەوام وەکو شخصی خۆم متابعی ئەخبارەکانیان زۆرەکەم سوودم لە ئەخبارەکانیان بینیوە تەمەناکەم توانی بێتمان چونکە عادەتەن هەواڵ ئێستا بۆ خەڵک نەوەکە لە خزمەت گوزاری توانی بێتمان ئەم خزمەت گوزاریە بەبێ هیچ بەرژەوەندیەک بەبێەوەی هیچ ئایدیا و هیچ ئایدۆلۆژیایەک لە پشتمانەوە بێت وەکو خۆی ڕوودا و حەدەسەکانمان گواست بێتەوە لەبەرەوەی لە ماوەیەکی زۆر کورتی قیاسیە بەراوردی بکەیت بە ئیمکانیەتی مادیە و کەناڵە لە ڕووی معنەویەوە هەنگاوی زۆر گەورەیەوە باشە مستاقیەت گەورەترین شتە لە میدیایە لە ماس میدیا بەگشتی مستاقیەتی خۆی لەدەستنایەوە وەسیقەیەکی باشی بۆ خۆی دروست کردووە وڵایی کاروان ئێنارتی کەناڵێکی خۆشەویست بووە لە ناو خەڵک یعنی خەڵک بە تایبەتی ئەو ئیشانی کە لە ئێنارتی ڕۆشتووە زۆربەی کات لە ناو خەڵک گفتوگۆی کراوە یا بۆ نمونەگەر شتێکیان لەسەری هەووی ئەبووە واتان کردەیە یا شتێکی باشترتان کردە ئەم جۆرە لە گفتوگۆ هەمیشە ڕوبەڕوویە بیتەوە تەکیدم خۆشت ڕوبەڕووی بیتێتەوە بەڵام سەبارەت بۆ پرسیاری کەوت بۆ من بۆ شخصی خۆم ئەوە ئەزمموی ئەم چەند ساڵی کە لە ئێنارتی بووم تازە بوو بۆ من لە ناو میدیا ئیش بکەم زۆر شتی فێرکردم و دڵنیام خەڵکیش لە ئێنارتەوە زۆر شتی نوێی پێگەشتووە و ئێنارتی تەنها کەناڵی سربەخۆی وەکو میدیای بینراو بۆیە تەسەورەکەم ئەگەر بتوانین بە هەمان ئەو نەفەسەی لە ساڵانی ڕابردوو کارمان کردووە بتوانین لە دوای ئەم چەند مانگەی کە ئێنارتی ئەوێت خۆی نوێ بکاتەوە ئەوە کەناڵەکە بەوەکو ئێژدی دەربکەوێتەوەمانە بەرنامی باشەوانە دابنێت تەسەورەکەم باشتر کار بکەوە کەناڵێکی بێلایەنە بۆی خەڵک خۆشەوێت زۆرشت لە ڕووی ئازادی و لە ڕووی بیلوار دەربڕینەوەی کەناڵی شتاوڵی بەیان تا کەناڵی ئازاد دەکەم کاتەیە بەخشی خۆی بکات بە بوێرانە بکە شتەکان ڕاستە خۆشانەدات بێ پەردەدان بەسە شتەکانانی کەناڵێکی تاڵی پێشکەوت و ڕاستەوە خۆی ئەو کەناڵێکی زۆر چاک و پێشکەوتووە بەڕاستی کوردیشی پێشخست بە لە ڕووی زانست و لە ڕووی هەموو شتێکۆ لەبەرەوەی کەناڵێکی ڕازگۆی بێلایەنی زۆر چاکە یعنی من زۆر بەدڵمە لە کەڤینەکە ئێوارە ڕۆمە یەکسەر هەرچی دەنگۆزڵم بیخەنەسەر ئێنارتی فلیم بێ حاسی فلم نایبن بیخەنەسەر ئیخبارەکەی ئێنارتی یعنی دڵم ئاو ناخواتا و ئیخبارە نەبیسم بۆچی بیزات ئەڵی کەناڵ ئێنارتی وەڵاهی زۆر متابعەم کردووە یعنی هەر بە عەقلیش ئەزانم کە شێوەی نەکەی و شێوەی ئاداکەی و قسەکانی و ڕووداوەکانی هەمووی پوخت و پاک وەکو چۆن شتێ پاکەی بێغەڵ و غەشە ئاوە بەرچاوی من وایە زۆر چاکە کەناڵی نارتی ڕۆژی دووشەمە بەخشی ڕاوەستێنێت بە ماوەی 9 ڕۆژوانێ لە پێناوەی تازەبوونەوە و یا گۆڕینی کەناڵەکە تەسەورەکەی جارێکی ترم کەناڵک لە دوای ئەوەی کە تۆ دەستکرە بەکارکردن ڕوبەڕووی جارێک ترەوە نەوێتەوە هێرش و تونوتیژی وەڵا ئەوەت خوازن کە شتووا قەت دووبارە نەبێتەوە لە بەرۆی ئەنارتی سەرباریەوەی کە برادرانی ئەنارتی و ئیداری ئەنارتی بەتەمان کە لە ڕووی تەکنیک و لە زۆر ڕووی ترۆ گۆڕانکاری لە کەناڵەکە بکەن بەتان لە ڕووی ناوەڕۆکیشەوە برە و بایەخی زیاتر بن بە ناوەڕۆکی کەناڵەکە و هەوڵدەن کە پەڕەیەکی نوێ هەڵبدەنەوە و جۆرێک لە شێوازێکی نوێی کارکردن کار بکەن کە هیوادارم هەموو لایەک هەوڵ بن هاوکاری ئەنارتی بن وەکو تاکە کەناڵی ئەهلی بەلایەن لە کوردستانە و بنە دۆستی ئەنارتی نەکخوا نەخواستە بنە دوژمنی ئەنارتی و دوژمناتی بکەن چونکە چەنە کەناڵی ڕاگەاندن لە کوردستانە هەبێت چەنە برەی پێ بدەن بەرەو پێش بچێ
ئەوە بەسوود دەگەرێتەوە بۆ ئەم سیستەمی حکومی کە لە کوردستانە هەیە توانکو نمونەیەکی باش بەکاری بێن کە بڵێن ئێمە میدیای ئازادمان هەیە لە کوردستانە. بە دروشمی هاوسەنگی گوێری ڕازگۆیەکێ بۆ لە دروشمەکان نەکێکێ بۆ دروشمی کەناڵی نافتی بووە ئەم دروشمە تا چەندێک ئەمێنێتەوە و ئایا گۆڕانکاری بەسەرایەت؟ گۆڕانکاری بەسەر دروشمی ڕازگۆیی و بوێری و ئەو سێشتا هەرچێکیانە بێ بمێنەوە ئەگەر ڕازگۆیەکە لەوەی کە ئەو شتانە جۆزینەوە کە لە 100% هەوڵەدەین ڕاست بن بێگومان و خۆی مێنێتەوە بوێری بۆی کە دەسە بین بە شتانی کە پێویستە ئاشکرا بکرێن و بزانرێن ببینرێن. زۆر چاکە لەم بەرنامەیە کۆمەڵێک هاوڵاتی و یاخود کۆمەڵی بینەری کەناڵی نارتی هەنێ پێشنیاریان هەیە بۆ بەرنامەکانی نارتی و ئەگەر تۆ متابعی بەرنامەکە کرد هیوادارم کە ئەوە پێشنیارەکانیان بەهەن وەربگیرێت. بێگومان هەریەکێک لە کاری داهاتومانەوەیە کە بەشێکمان بێ بەشی چاودێری و هەروەها ئەوەی پێترێک کوالیتی کۆنترۆل بۆی گوێ لە بیرروڕای لە سەرنج و تێبینی و خەڵکانە بکەین کە سەیری کەناڵەکەکەن هەر سەرنج و تێبینیەکیان هەبێ ئێمە بەشی تایبەتمانێ بۆ وەرگرتنی و سەرنج و تێبینیانە و بەکارهێنانی و سەرنج و تێبینیانە بۆ دەستکاریکردن و باشترکردنی کارەکانمان ینی ئەوەی ئێمە یکەین کارێکە لەگەڵ بینەرەکانمانە ئێمە بۆ دار و دیوار کار ناکەین بۆ خەڵک کارەکەین ئەو خەڵکانش پەیوەندیمان لەگەڵیانە لەسەر ئاستی ئەو ڕێزگرتنەیە کە ئەوان سەیری ئێماکەن ئێمەش گوێ لەوانە گرینەوە جاریشکە کە ئەوان سەرنج و تێبینیەنەوە بە ئێمە هەرچیەک بێ سەرنج و تێبینیان بۆ نمونە کە من یەکێکێت ئەم دوکانەوە ئەبێ احترامی لێ بگرم چکە من ئیش ئیسفادە ئەەکەم لەو کەسە کە من ئێمە احترامی بینەرمان گرتووە زۆر واقعاً تۆ چیتە ناو بازار لە شەقامە یاخود ناو خزم و ناو ڕەفیقوانە ماوەی ئەم 4 ساڵی ئێناتی کە بەخشی کردوانە چی گانەوە بینەر و چیان بە تۆ وتووە ئایا مەسەڵەن ڕەخنەکان زۆرتر بوون یاخودەوە تا ئەوە زیاتر بووە کە کەناڵێکە توانیوێتی کاریگەری هەبێت لەسەر بینەر و لەسەر ئامی ئەم وڵاتە؟ ئەوەی کە من بینیمە بێگومان دوو جۆرە تاوان کە متەوەقعشێ دوو جۆر بێ جۆرێکیانەوێ هەموو ئەو کەسانی کە ئاوەتە خواز بوون کەناڵێکی ئەهلی بێلایەن هەبێ کە مەسەن ئەجندای حیزبی لە پشتەوە نەبێ و نیەتێکی مەسەن دیاریکراوی نەبێ ینی دڵخۆشم بۆی کە بەردەوام لە نارتۆشتی جیان بیستوە و شتیان لەسەر هەموو لایەنەکان بیستوە تەنانەت قسەی ئەو پیاوە بەڕێزەی کە ئیستا بۆ بەڕێکلام لە ئێنارتیا کاڵە من هەموو کەناڵە کوردیەکان سێرەکەم بەڵام بۆ ڕاستەکان دەگەڕەوە سەرنارتی ئەوە تعبیرێکی جوانە کە ئەکیدم ئەوەی ئەو بەڕێزە کە ئێڵێت ئەوە تعبیر لە ڕێی زۆر خەڵکی ترەکە ڕاستی تایە حەق بێژی تایە بۆیە سەیریەکەم زۆر جار لە کەناڵێکەوە بۆ کەناڵێکی تر دووبارەیە بۆ ڕاستیەکانی ئەمەوە سەر کەناڵی ئەنارتی NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن دڵخۆشم بۆی کە ئەم ڕاگرتنە بۆ پێشخستنە بۆ فراوانترکردن و جوانترکردنی کواڵتی NRTە حتمما ڕاگرتنەکە بە پلانەوەیە پلانەکەش بەشێکی پلانەکە بەرنامەکانە من پشتیوان بەخوا بەڵێن بە بینەرانی NRTەیەم کە لە ئەزمموی تازای NRTە بە بەرنمەیەکی زۆر بەهێز بە ئەزمموێک کە ئەتوانم بڵێم ڕەنگە بتوانین ئەزمموی بە ڕاشکاوی تەجاوز بکەین ئەگەر ڕێمە لای بینەرانیە ڕەنگە ئەو بینەری کە متابعی بەرنامەکانی توێ کرد یاخود متابعی شەکانی توێ کردو هەل لەواڵ و یاخود بەرنامە سیاسەکان و یاخود بەرنامی بە ڕاشکایەوە یاخود کۆی بەرنامەکانی تەلەڤیزیۆن خەڵکەڵێن چی لەسەر شەقامەکان ئەوانی کە ڕوبەڕوود بوونەتەوە وەڵایی هەردوو جۆرەکەی تایە بەشی زۆری دەستخۆشیە کە سواسیانەکەم سواسی ئەحساسی هەموو بینەرە ئازیزانەکەم کە دەستخۆشیمان لێەکەن بەشێکیشی پێشنیاز و ڕەخنەیە ئەوەشیان هەر زۆر سواسیانەکەم ئەوشان هەر جێگای خۆیەگرێ دەستخۆشیان لێەکەم زۆر جار بۆ نمونە لەسەر شەقامە خەڵکێکە بۆ ڕوبەڕوومان بۆتەوە ڕەخنێکی لێگرتوون ڕەخنەکەی زۆر بەجێ بووە تا چەندێک ئەو ڕەخنەیەک ئیشی بۆ کراوە مەسەن کە جێ بگرێت و ئیشی بۆ کرێت کە ئەو ڕەخنەیە نەمێنێت ئەوەیان دوو ئاستە من ناتوانم بە دوو ئاست وەسفی بکەم یەکیان لەسەر ئاستی کەناڵەکە یەکیان لەسەر ئاستی شەخسیە طبعاً ئەوەی کە لەسەر ئاستی کەناڵەکەی من ناتوانم قسەی لێ بکەم ئەوە بەڕێوەبەری کەناڵەکە ئەتوانم قسەی لێ بکەم ئەوەی کە لەسەر ئاستی شەخسیە من شەخسی خۆم هەموو تێبینی و سەرنج و ڕەخنانی کە لێم گیراوە بە وردی متابعەم کردوون خۆم چەند جار بەرنامەی خۆمە بۆ پێیا چوومەتەوانێکە بزانم ئەو ڕەخنەی کە لێم گیراوە لە شوێنی خۆیان یان لە شوێنی خۆیانە لە شوێنی خۆیان بوو بێت حتمما هەوڵ چاکردنی ماوە لە شوێنی خۆشیان نەبوو بێ هەر سوپاسم کردووە هەیە و کەسێکە ڕەخنەکەی لێگرتووم و بەردەوام بووم لەسەرەوەی کە خۆمە ڕاستم زانیوە
ئێمە وەکو کۆمپانی نالیا کە تەمویلی مادی کەناڵەکە کەین یەکشتمان بە مەرزمان بەسەر کەناڵەکە هەیە ئەی ژوێ بە NRT بێلایەن بێ هەتا NRT بێلایەن بێ و کەناڵێکی بێلایەنی ئەهلی بێت و ینی لایەنگری هیچ لایەنە نەکات ئەوە بۆ خۆیان خاڵێکی بەهێزە و هەموو خەڵک سەیریانەکە کە ڕۆژە لە ڕۆژان NRT ئەم سیفەتی بێلایەنی لەدەست بە ئەوەکو هەموو قەناتە حیزبەکانی لێ لە کوردستانەوە تا بینی مەسان قەناتێ بە ملیۆنها دۆلاری بۆ سەرفەکەن لەبەرەوەی لە ئەخیرا پامێکی بێلایەنی نییە ئەو تەسیری نییە لەسەر کۆمەڵگایە بۆیە NRT کاتێک مهمە بێ کە بێلایەن بێت لەماوەی ئەم 4 ساڵەی کە پەخشی کرۆ کەناڵی NRT چی بە تۆ بەخشی وەکو بینەرێک خەریکی ئیشەکەی خۆش بەڵێ چی بە تۆ بەخشی وەڵایی تا ڕادەیەکی باش سوود بەخشە زیان بەخش بڕوان ناکەمەی بێ هەستەکەی بۆ نمونە ئەم 4 ساڵە توانیوێتی بینەرێکی باشیە بێ کەناڵی NRT و بینەرە لە خۆی بگرێت بەڵێ بە تەئکید بێگومان بینەری باشیە کەناڵی NRT چونکە بێلایەنە لەبەرەوە خەڵک زیاتری احتیمالی خاتە سەر هەواڵەکانی نەوە ڕۆژ ڕاجرە کەناڵی NRT بۆی کە ببێ بە SD ئەم کەناڵە و شازی مەسن بەخشی خۆی گۆڕێت چۆنێ بێ مەسەری چی بکەینەوە کاتە نەوە ڕۆژ ڕابژیرێ ئەبێ ئێمەش نەوە ڕۆژ نێنە دەرەوە یای لەبەر ئێمەش ئاگامان لێژ معلوماتێکی ڕاستی نابێ لەمەوەی ئەم نەوە ڕۆژەیە و زروفی وڵاتە بەردەوام گۆڕانکاری بەسەرایەت و خۆش دەزانانی ئێستا زروفێکە لە وڵاتەیە شەڕ هەیە تۆڵی لەمەوەی ئەم نەوە ڕۆژەیە هەواڵی گرنگ نەبێ یاخود ڕووداوی سەرنجڕاکێژ یاخود ڕووداوی ڕوونایەت کە گۆڕانکاری کاتە سەر وڵاتە و بەخشی کەناڵی NRTیش ڕاوەستاوە ئەو کاتە ئێوە چیەکەن خەفاتە خۆین بێگومان لە هەموو شتانەی کە باسێکی متەوەقعن بەڵام ئیتر لە دوجاریشە ئێمە پێویستمان بەوە هەبوو کە ئەم ماوەیە لە بینەرەکانمان دابڕین تەمان ئەمە هەوڵێکی زۆری ویست سەرکەشێکی گەورە بوو زۆر مناقەشەمان کرد لەوەی کە بیکەنیانێکین بەڵام لە دوجارەگەیشتنەوە قەناعەتی کە کردنی زیاتر لە بەرژەوەندی ئیشەکانە و چاوەڕوانی ئەومان لە بینەرەکانمان هەیە کە چاوەڕێمان بکەن سوپاسیانەکەین کە چاوەڕێمانەکەن و بە گروتینێکی تجاری کە بێنەوە خزمەتیان و هەوڵەیەن لە دوجاریشە لە دواترە تعویزی بەشێک لەو دابڕانیان بۆ بکەینەوە کە لە ئێستای بە ناچاری اختیارمان کردووە لەبەرەوەی بێم گۆڕانکارانە ئەنجام بێن وەکوتر نەمانەتوانی ئەمە بکەین و هیواداریشین لەو کاتانەی کەینەوە بتوانین بە ئاستێکی بەرزتر و بە شێوەیەکی باشتر بتوانین ئەو بۆشایی کە بەجێمان هێشتا پڕی بکەینەوە سایتەکە بێنێ سایتی NRT سایتەکان بێنێ بەڵێ خەڵک توانین لێەوە مەسەڵەن متابعی هەواڵەکان بکات ئەم شێوازای بنەوەکو ئێستا کە هەیە ئێستا بۆ منە سایتەکە یاخود پیجی NRT هەواڵەکان یاخود سایتەکە کۆمەڵی هەواڵ دابەزێنێت ئەوەی کە گۆڕانکاری بەسەرایەتەوەیە کە ئەو تیمی پامنێرانی کە هەمانن هەمیان لە کار ڕاوەستن یەنەوە ناو نووسنگی سەرەکی و لێرە ڕاهێنان وەرەگرنەوە جارێککە ڕاهێنانە سەر هەموو ئاستەکانی ڕۆژنامەگەری و تەکنیک و بەکارهێنانی تەکنۆلۆژیاوانە لەبەرەوە پێم وایە کەمتر ئەتوانن ئاگداری هەواڵ بن و هەواڵ بگوازنەوە سایتەکەمان تەنها هەوڵەدات هەنێک لەو بۆشایانی کە ئەتوانین پڕی بکەینەوە پڕی بکەێتەوە سایتەکە بەردەوامی بەڵێ ئەگەر ئێوە ویستان بەردەوام سەری کەناڵی NRT کەن یاخود بۆ نمونە ئاگاداری هەواڵەکانی کەناڵی NRT بن کەواتە ئەبێ ڕووکەنە سایتی کەناڵی NRT کە بەم شێوەیە و ڕەنگە زۆربەی زۆرتان بینی بێتان ئەوانی کە باڵین خەریکی کاری ئینتەرنێتوانن ئەتوانن لێرەوە متابعی هەواڵەکان کەن متابعی ئەو شتانەکەن کە لەم وڵاتەیە ڕوات و NRT بەردەوامی بێت لە سایتەکە ئەوەی نەوە ڕۆژ ئەم کەناڵە ڕائەژیرێت ئەگەر ئاگادار بیت برار وەڵای پارەم بوایە ملیارە دینار ما بەشەرە پارەم ئێمە نەوە ڕۆژ ڕایەگرین لە پێناوەی کە ئێمە تازەکردنەوە بکەین و ئیکەین بە کەناڵێکی HD و تازەبوونەوە ئەوە پێخۆشحاڵ وام زانی هەرڵی ڕای پێخۆش دەیەوە چارنی ئەوە پێخۆشحاڵی کە شاکری و پاک قوتەیەکەن زۆر پێخۆشحاڵ پێشنیارێک تێبەوە وەڵا زۆر سپاسم هەر خوانەخواز دا نەخرێت لەلایەنەوە ئەوە پێم ناخۆشە بەس بۆ ئەوە بێقەینا ئەوە مشکیلە نیە تۆ تازەیەکەی تۆ یا اینەکەی بۆ ئەوە خەی مشکیلە نیە ئەینا وەک ڕەفیقێکم وایە ئەوە پێم خۆشە ئەو ڕەفیقە و لێ نەسێنێت ئێمە بەردەوامە بین بەڵێ هەر بۆ ئاگاداریتان بۆ ماوەی نەوە ڕۆژ کەناڵی NRT کە ڕائەگیرێت لە پێناو تازەبوونەوە و سیستمی کەناڵەکەش ئەگۆڕێ بۆ کەناڵێکی HD و بەرنامەکان بە شێوازێکی نوێتر ئێمە ئینەوە بەردیدەی ئێوەی خۆشەویست بەڵام دوای ناوبڕێکە گەڕێن وەلاتان دوور مەکەونەوە لەگەڵمانە بن وەڵاهی ڕازگۆیی بەم نەبەخشێ لەبەرەوەی
کەناڵەکان زیاتر لە هەموو کەناڵەکان زیاتر متابعە واکەین کاتی ئەم ماوەیەش وەکو هەواڵێک بیست و مەڵێن گوایە بۆ ماوەی چەند کاتێک 90 ڕۆژە یعنی با بڵێن نابێ بەڕوان پێ بکە ڕوو بکەینە کوێ گوێ لە کوێ بگرین بڕوا بە کوێ بکەین نیمچە تەعزەیەکە چکە لە کوردستانە هەواڵی درۆمان زۆر پێفرۆشنەوانێ NRT ئەتوانم بڵێم دڵخۆشکەرەیە شتەکان زۆربەی ڕازگۆیی تایە ئەتوانم بڵێم شتێکی منسوخە بەبێ درۆشت بڵاو ناکاتەوە کەناڵی وایە بڕوان پێ بکە ئەوەی درۆ کردووە خەڵخواتی ژێ لێ ڕانەگرێ بیکوژین دو تەلەڤیزیۆنەکە باشترە ئێمە لەماوەی ئەم نەوڕۆژە کە ڕایەک لە پێناو تازەبوونەوەیە و سیستەمی کەناڵەکە وەکو سیستەمی پەخشی گۆڕین بۆ HD تۆ پێشنیارێت چێ مەسەن پێشنیاری بۆم هەیە هەتا شتێکی باشە تا سیستەمی جوان هەیە بۆ ئەو کەناڵە بکرێشتام کەمە ئەگەر بێت و کەناڵەکەش ئیمکانێتی نەبێت لەسەر ئەو جادەیە سنووقێکی بۆدانن خەڵک یارمەتیە لەبەرەوەی شایەنێتی ئەمە نەخۆشەویستە زۆر لەساز بۆ خۆشەویستی ئێوەش ڕێزمانەیە بۆ ئێوەش هەر ڕازگۆ بن ئافرین درۆ نەکەن لە ژیانە هەستەکەی بەردەوامین بە دروشمی ئەو ڕازگۆیی کە تۆ ئەیڵێت حتا بە ڕازگۆ بن خۆشەویستم ئەگە درۆ بکەن خەڵک لێتان دوورەکەوێتەوە شایانی ڕەجمکردنە هەست بەوەکەی کە ئێمە لەسەر ڕتمی ڕازگۆیی ڕۆشتی بەتەکیت هیوادارم هەر بەردەوام بن لە ئێوە چاوەڕوانی و لە ئێمەش خۆئامادەکردن بۆ کاری باشتر لە ئێمە ئیشی باش و لە ئێوەش بینەری کەناڵی NRT بەڵێ ئێمە ماوەی 4 ساڵە پەخشی خۆمانەکەین لە کەناڵی NRT بە بابەت و هەواڵ و بەرنامەکانەوە دوابەدوای ئەمە بۆ ماوەی 90 ڕۆژ ئێمە واتە 3 مانگ ئێمە کەناڵی NRT لە پەخشیان ڕائەگرین بەڵام بەردەوامە بین لە خۆئامادەکردنا بۆ سیستەمێکی باشتر ئەوەی کە من کۆتایی پێێنم خۆم نەیڵێم هاوکارانم هەکار و شوانە ئێڵێن بۆ خواحافیزی لە ئێوە و بۆ چاوەڕوانی ئێوەش بەڵێ دەم باش تەماشەوانە نێجابێ گومان ئەم سێ هەیڤێدی ئەم دیوان سە هەیڤا خۆمان دیکەین پێتر خۆ پێگەهێنین شاشێمەژی پێتر دێ تەتەوەرەکە نەوعی بخۆ ببینیت ژێ لای تەکنیکیڤە و ئەم باشتر و کاریگەرتر و بباندۆرتر دەینە خزمەتەوە وەکو NRT تو هەر زەکێنیدا و گەلێک لڤێگاڤێ کاریگەرتر بیت و ئەم شاشێوەینە و ئەم چاوێوەیە ڕاستەقینەینە چ جارە ئەم میێڤانداریەوە زیر نابین و ئینشاڵڵا نزیکترین وەخدا پشتی سە هەیڤێدی کاڵێکێکی گەلێکی بڵندە کومەگوتی فۆرماتێکی گەلێکی پێشکەتی جارێکی دیدێت خزمەتەوە دابین بەلێ شوان بەڵێ بەرەزان دیارە ڕاگررتنی پەخشی NRT کاتیە وەک ئێمە ئاماژەشمان پێداوە کە بۆ ماوەی 3 مانگە بۆ 90 ڕۆژە بەڵام ڕەنگە دابڕانێکی ناخۆش بێ بۆ هەندێک لەو بینەرانەی کە بەردەوام لەگەڵ NRT بوون بەڵام هەمیشە تازەگەری لە ئیشکردندا شتێکی گرنگە بۆیە ئێمە دانابڕین لەگەڵتان بەردەوام دەبین هیواداری ئێوە شتۆ کاتە لەگەڵمان بن و گرنگترین شت لای ئێمە لە ستافی NRT ڕۆحیەتی کارکردنەکە هەمیشە دەمانەوێت شتی تازە پێشکەش بە بینەر بکەین لە خۆشیدا لە خۆشییا بن تا و کاتە تا بەرنامەکانی ئەو کاتە منیش بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینینەوە لەو کاتەیە